سڵاو، ئەتەوێت کۆمەڵگەی بارز بناسیت کە تایبەتە بە پەروەردە و فێرکردن؟ سڵاو لە ئێوەش، بەڵێ بەدڵنیاییەوە. من دەمەوێت منداڵەکانم داهاتوێکی زۆر باشیان هەبێت. 3 منداڵم هەیە، یەکەمیان ئەم ساڵ دەچێت بۆ باخچەی منداڵان، دووەمیان دەبێت بە پۆلی 1، سێمیشیان دەبێتە 12 ئامادەیی. کێشە نییە، کۆمەڵگەی بارز باخچەیەکی منداڵانی فراوان و قوتابخانەیەکی ناوازە لە خۆ دەگرێت کە لە پۆلی 1 بنەڕەتی تا 12 ئامادەیە بە هەردوو خوێندنی کوردی و خوێندنی ئینگلیزی. باشە، کۆمەڵگاکەی ئێوە جیاوازەکەی لە چیدایە؟ شێوازی فێرکردن و کەش و هەوای فێرکردنتان چۆنە؟ لەگەڵ تەکنۆلۆجیا چۆنن؟ چ پێشکەوتنێک لە خۆ دەگرن؟ ئێمە فراوانترین شوێن و ئارامترین کەش و هەوامان ڕەخساندووە بۆ پەروەردە و فێرکردنی ڕۆڵەکانتان بەم تایبەتمەندیانە. پۆلەکان داتا شەو باشترین ئامڕازەکانی خوێندنی تێدایە لەگەڵ ئامێرەکانی ساردی و گەرمی. چیتر ڕۆڵەکانتان ئەوە هەموو کتێبە لەگەڵ خۆیان هەڵناگرن، چونکە هەموو کتێبەکان کراون بە ئەلکترۆنی و لەناو تابلێتێکدان دراون، هەموو کتێبێک بێ بەرامبەر وەری دەگرێت. مامۆستای ئازبەرز و بەتوانە وانەکان دەڵێنەوە. هەموو زانیاریەکی ڕۆڵەکانتان لە سیستمێکی ئەلکترۆنی کۆ دەکرێتەوە کە مامۆستایان و ئێوەی بەخێوکار ئەتوانن چاودێری بکەن لە هەر شوێنێک بن. کتێبخانەیەکی فراوان بەردەستە بۆ ئاشنابوونی زیاتری قوتابی بە کتێب خوێندنەوە. هەموو ساڵێک چەندین چالاکی و گەشتی زانستی بۆ قوتابیان ئەنجامەدرێت. ژەمێکی نیوەڕۆ لە چێشخانەیەکی فراوان و تەندروست بە درێژایی ساڵ پێشکەش دەکرێت. هەروەها خزمەتگوزاری گواستنەوە و پاس دابین دەکرێت بۆ قوتابیان. ئێمە گرنگی بە هەموو بوارێکە دەین، وەک لایەنی پەروەردەیی، دەرونی، زانستی، هۆنەری و وەرزش بۆ باشترکردنی ئاستی پەروەردەیی و زانستی ڕۆڵەکانتان. بەڕاستی تا مەزرودی منەکان و دەمەوێت هەرچی زووە لە نزیکەوە بیبین و سەردانتان بکەم. بەخێر بێن، ئێمە چاوەڕین خزمەت بگەێنین بە ئێوە و ڕۆڵەکانتان. کۆمەڵگەی بارزی ناحکومی.